دۆناڵد ترامپ لە بەردەم ئەگەری تۆمەتبارکردنیدا لەلایەن دادگایەکی شاری نیویۆرک. سەرۆکی تورکیا باڵێنیدا ئاو بە درێژایی ڕووباری دژلە بۆ عێراق بۆمەوەی مانگێک زیاد بکاتن. و داری گوڵی گێلاس لە واشنگتن چرۆ دەکات. سڵاو و ڕێز خۆشاتنەوە بەرنامەی کورد کۆنەکشن لە دەنگی ئەمریکا لە واشنگتن. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە بەردەم ئەگەری تۆمەتبارکردنەوەیەکدایە لەلایەن دادگای دەڤەری مەنهاتنی شاری نیویۆرک کە لە کاتێکدا نیویۆرک خۆی بۆ ئەگەری تند و تیژی ئامادە دەکاتن. ئەگەر دادگا بڕیاری تۆمەتبارکردنی بداتن پێدەچێت دەستەی سوێندخواران لە دادگای مەنهاتن هەنگاوێکی گرنگیان ناوە لە ڕۆژی دووشەمە بە گوێگرتن لە شایەتحاڵێکی پشتیوانی ترامپ پێدەچێتن داواکاری گشتی دڵنیایە لەوەی کە پانێلەکە شانسی ئەوەیان هەیە کە لە هەر ئیفادەیەک لە بەرچاو بگرن کە پشتگیری لە گوتەکانی ئەو شایەتحاڵە بکاتن. ترامپ لە پەیامێکدا لە پلاتفۆرمی خۆی سۆشیال میدیادا ڕاگەیاندوو بوو ڕۆژی سێشەمە دەستگیر دەکرێتن و دوای داوا لە لایەنگرەکانی کردووە ناڕەزایەتی دەرببڕن. هەرچەندە هیچ نیشانەیەک نییە کە لەم زوانە بڕیارێکی بەم جۆرە دەرچێتن، بەڵام دەسەڵاتدارانی شاری نیویۆرک چاویان لە تۆمەتەکانی دژی ترامپ کردووە لە دۆسەیەکی بەناوی پارە بۆ بێدەنگکردن لە کاتێکدا لە کەتەیدا ئەکتەرێکی پێشووی فلیمی سکسی پارە پێدراوە بۆ ئەوەی بێدەنگ بتن بەرامبەر بە پەیوەندیە سکسیەکەی لەگەڵ دۆناڵد ترامپ پێش ئەوەی ببێ بە سەرۆک. راپۆرتە میدیاکانش باس لەوە دەکەن کە هێزەکانی جێبەجێکردنی یاسا ئامادەکاریان کردووە بۆ گرتنی ڕێو شوێنی ئاسایشی تند لە دادگای تاوانی مەنهاتن و دەور و بەریش کە ترامپ لەوێدا خۆی ڕادەست دەکاتن ئەگەر تۆمەتبار بکرێتن. ئایا چاوەڕوانی چی دەکرێت؟ دکتۆر سەلاحەدین ئەحمەد پرۆفسۆری سیاست لە یۆنیۆن کۆڵج لە شاری نیویۆرک باشترین کەسە هەندێکی کردنەوەمان بداتێت. دکتۆر سوپاس و بەیانی باش. ینی خۆ دەزانی ئەم بابەتە دوولایەنە، لایەنی یەکەم ئەوەیە لایەنی یاساییەکەیە کە بەڵگەی تەواوی هەیە بۆ ئەوەی ترامپ تاوانبار بکرێت. لایەنی سیاسیش ئەوی دووەمە کە ترامپ و ناودارە کۆماریەکان هەوڵ دەدەن بیکەن بە کێشەیەکی سیاسی و جیاوازی سیاسی. ئەگەر ترامپ تاوانبار کرا ئەوە پێشبینی تند و تیژیش دەکرێت. پرسیارەکە ئەوەیە چی بەرپرسیاری ئەو ئەنجامانە دەبن؟ ڕاستی وەکو باست کرد دوو دیوە حتمما دیوە قانونەکەی و دیوە سیاسەکەی، بەڵام دادگاش یانی دادگایمان هاتن لە نیویۆرک ناتوانێت ئەو مەسەلە سیاسیە وەکو با بڵێن فاکتەرێک بژمێرێ لە ناو حساباتی خۆیان، لەبەرەوە بێ پەیڕەوی ئەو یاسا دیاری کراوە بکات، ئەو بەندە یاساییە دیاری کراوە بکات کە لەم حاڵەتەیە ئەبێ پەیڕەو بکرێت. مشکلە ئەوەیە لە هەردوو حاڵەتەکەیە. بۆ نمونە ئەگەر جووری قەراری ئەوە بدا پێی وابێت کە لەم حاڵەتەیە ئەرزیەتی تۆمەتبارکردن هەیە، ئەوانەی کە پشتگیری ترامپەکەن زیاتر پێ لەسەر ئەوە داگرن کە ترامپ قوربانیە و ئەمە جۆرێکە لە پلان و لە مؤامرەوەوان. ئەگەر ئەوە نەکات، ئەگەر ئەو مەسەلەیە ڕوو نەدات و تۆمەتبار نەکرێت، لەو حاڵەتەیە دیسان مشکلێکی زۆر جدی یاسایی درستە بێ، لەبەرەوەی ئەگەر لە یەک حاڵەتە یاسا پەیڕەو نەکرا کەواتە یاسا بەگشتی سەروەرە نییە. دکتۆر سەرۆکی پێشوو ترامپ دادوەری دەڤەری مەنهاتنی نیویۆرک بە نژاد پەرستی وەسفی کردووە. سێ دادوەری ترش هەن لە شارەکانی دیکە کە ئەوانەش هەڕەشن. گرنگیەکە لەوەدا پێم وایە پشتیوانانی ترامپ چۆن ئەم مەسجە و مەسەجی ترامپ وەڵامیان بۆ دەبێت. بەڵێ دیارە لەلایەکەوە زۆرتر ئێستا تۆزە وریاترن لەوەی کە باسی ئەو مەسەلەی ڕەگەز پەرستیە بکەن بەس لەبەرەوەی کە دادوەرەکە
ڕشپێستە بەڵام خودی ترامپ زۆر بۆی جێ بۆ شتانە نادا جاری وایە ئەو جۆرە قسانەشەکە یەک لەو شتانێک کە ئێستا زیاتر تەرکیزی خەنە سەرەوەیە کە لە کامپێنی دەرچوونیا با بڵێن زیاتر لەسەر لیبراڵەکان حساب کراوە ئەو دادوەرە بەڵام ئەم مەسەلەیە ئێستا با بڵێن ترامپ خوازان بە تەواوی لەسەر ئەوە ڕاهاتوون کە هەچ شتێک ڕوو بدات هەر تۆمەتبارکردنێکی ترامپ ئەوان بە یەک جۆر سەیریەکەن و ترامپیش ئەزانێ قسە لەگەڵ کێیاکە بەڵام ئەوەی کە زۆر تازەیە کەمتر با بڵێن پێشبینیە کرا ئەوەیە کە ژمارەیەکی زۆر کەم لە ڕاستیە لە ترامپ خوازان پیابوون و با بڵێن دەرکەوتن وەکو یعنی منش دەبووی پرسیاری ئەوە بکەم کۆشکی سپی بێدەنگە لەلایەک دموکراتەکان نایەنەوێ یان حکوومەتی بعدی نایەوێت دەست باسی ئەم بابەتە بکە لە هەمان کاتیشدا کۆمەریەکان کە چاوەڕوان ئەکرا پێش دووسێ ڕۆژێک کە دەرچین و خۆپیشاندان بکەن نەکرا ئەمە خوێندنەوەی جەنابەت بۆ ئەمە چییە؟ بەڵێ بەواتە ئەو مەسەلانەی پێشوو ئەوەی جانیوەری 6 با بڵێن 2021 دەورێکی زۆری بوو بە ئێستا خەڵکی با بڵێن ترامپ خوازان زۆر وریان دەوەی کە خۆیان تووشی کێشەی گرتن و تۆمەتبارکردن و ئەو قەزیانە نەکەن ژمارەیەک دیارە خۆپیشاندەر دیسان لەوێ بوون بەڵام ئەوەی کە من گوێم نێبوو ئەوەی کە ژمارەی ڕۆژنامەوان زیاتر بوو وەک لە خۆپیشاندەر ئەمە دیارە بۆ خودی ترامپ هەواڵێکی زۆر باش نییە چکە و چاوەڕانی ئەوەیە کرد کە پشتیوانانی خۆی زڵتێکی زۆر دروست بکەن لەسەر شەقامەکان. بەڵێ دکتۆر سەلاحەدین یعنی ئەگەر ترامپ تاوانبار کرا ئەبێ ملکەتی یاسا بێ وی خۆی ڕادستی دادگا بکاتن ئەگەر نەیکرد ئەگەر ڕازی نەبوو خۆی ڕادستی دادگا بکاتن ئەبێ چی بکرێ و چێ دەتوان بە تایبەتش خۆی ئێستا لە ویلایەتی فلۆریدایە یعنی و فەرمانداری فلۆریدا وەکو بڵێ دژبەری یەکەمی ئەوە لە بۆ کاردی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی. بەڵێ دیارە لەم حاڵەتەیە ئەگەر با بڵێن تۆمەتبار بکرێ ئەگەر ئینداسمنتەکە دەربچێت جووری بڕیاری ئەوە بدات بڕیارەکە فەرقیە لەگەڵەوەی کە دەستگیر بکرێت ڕاستەخۆ پێویست ناکات دەستگیر بکرێ بەڵکو تیمە یاساییەکەی ترامپ ئاگدارەکرێنەوە کە هەر کاتێک ترامپ هات بۆ نیویۆرک ئەو کات با بڵێن هین بێت لەو شوێنە حازر بێت بۆ ئەوەی پەنجە مۆر بکرێت و هەموو ئەو شتە با بڵێن زۆر ڕۆتینیانەی کە لەگەڵ هەر تۆمەتبارێکە ئەکرێت یعنی بواری هەیە لەوەیە و بۆشی هەیە کە ڕای نەگەێنێت چکە خودی دادگا ڕای ناگەێنێت کە ئەو مەسەلەیە ئاوهایە ئەو ئینداسمنتە دەرچووە لەو بەینە شاب کە با بڵێن ئەکە ئەچێت پەنجەمۆر بدات و ئەو شتانە لەو بینەیە ڕەنگە لە ژوورێکەوە چکە هەردووکی لە یەک بینایە با بڵێن لە یەک شوێنەوە لە یەک ژوورە بۆ ژوورەکەی تر کە دادگا با بڵێن ڕووەدات هین بکرێت کە لە بچە بکرێت بەزەوەن. دکتۆر بە ئەرێ یان نا ئەگەر بوو ترامپ دەتوانێت خۆی کاندید بکە بۆ سەرۆکایەتی یان نا؟ دەتوانێت لەم حاڵەتەکە دەتوانێت. دکتۆر سەلاحەدین ئەحمەد پرۆفێسۆر سیاسەت لە یونیۆن کۆلژ لە شاری نیویۆرک لەگەڵ ماوە زۆر سوپاس. سەرچاو سوپاس بێ. 20 ساڵ دەرباز بوون بەسەر ئۆپراسیۆنا داگیرکردنا عێراقی ڕەدەپێڕە ئەو بە داگیرکردنا عێراقی هات نافکردن لە ساڵە 2003 سەرۆکیوی دەمیە ئەمریکا جۆرج دەبلیو بۆش دەسەڵاتە سەرۆکی یا شەڕی بەکار ئینا و فەرمانە شەڕی لە دژی ڕژێما سەدام حسێندا لێ بەری چەند ڕۆژان جواتە سیناتۆرین ئەمریکی داوی بوێ فەرمانە دەسەڵاتە شەڕی ئینا ئەرێ دێ ئەو کاریگەریە بکە سەر هەبوونە سەربازوێن ئەمریکی و هەبوونە ئەمریکا دی عێراقدا دکتۆر سەلوان ڕەشید شنگالی کار برێڤەبەرێ بالۆزخانە عێراقی لە واشنگتن میوانی کورت کۆنەکشن بوو و بەری هەر تشتی بەرسڤا وێ پرسیاریدا. ڕاستی ئەف بابەتە ئێکیشوان یاسایە بوو لە ناو کۆنگرێسێدا پەیدا بوو بەش ساڵە 2003 کۆ دچاوە إدارة أمريكية هزب كار إنت العراق ما وكو حكمة عراقي أم
الجل الهندي بوين أن ما كار كريك وأف ياسا نمينن أم إشراقة كيف بيجين أم بارتنر استراتيجينا الجل أمريكا وإشراقة كيف هندك ياسا هبن بوبكار إينانا هزي لعراق يعني تايتلي ويبخو ويشكلية هرچند وزارة خارجية أمريكي بنتاغون الجل حزب ديمقراطي الشبيجم عام يعني وكو أغلبية الجل نهيلانا فان ياسابو هندك لاين دي هبون كو حسكنا في ياسايا بمينت كو وكو أداتك بتدست رئيسي أمريكي ده هر وقتك حسكر كو بيت بكاربينت العراق دشيت قال فيجي قال لك لا ينهبوا الكونغرس دجبون وأز سحكي منه كيف بروسيس بريفا تشتكو أو ياسانا من النبر قال لك لأن العراقي دجي هبونا أمريكانا دي العراقي ده بله يعني أو حتى چند تبيجي كاريگري لسر حزا أمريكيان الحياة كو دي العراقي بميلين يعني جبنا أفكارك يعني شريكك استراتيجية عراقيان عراق دولتك ديمقراطية قال لك لاين لي هنا هر لاينك جيشيت دربرينش بوچونت خوبكت بويشي وازوي بفيت او لاينت دجي كو ولات امريكا كو هيزن خو همون هندك هنا دجي كو هيز هبت هندك هنا دجي كو بيوندي هبت بس افلاينا نا او لاين كو قالك ده تاثير خو هبت سر قرار حكمته حكمة عراقي قالك رون بو اشكرا بو كو حسكت باشترين بيوندي هبل قال واشنطن اف بروسيسا بردوامه ما قالك جارانتيجي بيشكيش كرينا بو اداره امريكيه واشنطن كو ام برف هند تشين كو اف بيونديا باشتر ليبت چه هماهنگی هبت نوبرا هيزن امريكي يان مستشارة امريكي العراقي اوها تيجاشتنت باشل سروي بابتيت هين حكمة عراق بردوامة كو جارانتي بدات كو بالوسخانة أمريكي وهر لاينك أمريكي فرمي ونفرمي جي كل عراقي هبت الجير حماية حكمة عراقية وهول دين كو أو كسن يعني أو دنجتهين أو حسكن تيقدن في بيوندي بين رازي كرن وهكذا جي ممكنه يعني بريارك هبتش لا حكمه هبتش جوا دكتور سروان ازي بحثا ايراني بكم بسيره من الدعويه اللي بري من خاص بكورتي بزانم تشا باشا روجا وين ريكتنا استراتيجياني فكا واشنطن وبغداد دبيني باشا روجا بي تشاوبا راستي أبائكش جرينترين بيوندي البريكو في اتفاقية تذكرن أمنكت اتويقونا غيدانا كودشا بجه إينين أو كوبون تاتي نكرن الهيفا دو لواشنطن راستي أبائكش وان بابتا بكودشا بجه إيني في اتفاقياها نكمل برا اتفاقيش حفت بابتا بيكتت يعني مسألة بيوندية لشكري وأمني ومسائل ديت زراعته وخاندنه وأف مسألة هميته ده نكا استراتيجية أم نكاب كارتينين أم ميكانيزم أو كود تركيز بتر اتكرن سروان بابت العسكري أم نشن بيجنكو أم ولاتكن أم بارتنر استراتيجينا بس دي وي وقت أبي اتفاقية بكارين هكهاتو داعش الميدانية بت يعني ما شرك هبت بيك وهكا ما شرنا بت جاركادي أو اتفاقية نوتا بكارين لا لو كتركيز بتر تكرن تايبت بابت آبوري أبا إيكشوان مسألة جلق جرينجا ومنو كبلان هيا كود تشاوب جهينين تهيفت نيزيك دا جلق كوبونة مازن إنا كرن تايبت بو أمريكيا لعراقي وهر وصد هندك شاندت عراقي جي جهنا فيري تركيزة كنسر مسألة تجارة وبيوندية أبوري دكتور سلمان مثلا تفجر دبلوماسية عراقي نها فان رجان جلق خالق جلق لاين بس نابدن تايبتي جي بشتي وي ركعتنا يعني جيفينا دنيف برا ايران وعربستان السعودي دا يعني افجيه افراستيه كلفان روجان هاد دنگو باسان دا ام دي بي سين سرحمو استانجي لي متخصص برسيال هندي بكم دبلوماسيته عراقي تشاوا دشيتن وي حفسنجيا دنيف برا ناكو كيا دنيف برا ايران سعودي دا ايران امريكا دا راغرتن لدمكيكو عراق دناف وي
دنيفبرا واندا بتايبت جي إيران دبيجن قالك كده صلاته دي عراقية. بله راستی عراقش دسپیکی هول دایا کو بالانسا که بختوی پیوندیا آن نکو کیت ات ایران الگل امریکا. ایران بوما واقعك ميجوية واقعك جغرافية وهر هو صا پیوندیا ملگل امریکا جي امریکا بحسب بشتي 20 سالات كاينش اوبراسيون العراقي هر دولا بوما قالك ادجرينجين حتى نكا عراق سركفتي بكوي بالانسيرا بقرت عراق هول دايا كو ويتي جهشتني عن نوعك وساطي بيدا بكت بين امريكا والجل ايراني ترى هروسا عراق بردوام بوتوي وساطنا وبين السعوديه الجل ايراني هروسا بسوباسيفا لاين ايراني لاين السعودي درست جاشنا كا بيجم هندك تيجاشتنا نزيق بونا كبريكا الصيني بل هر دولاين انكار نكرنا مورا عراقيات دابو صداصات يا دياربو عراق از بارد من دي بردوام بت ادفي بروسيس حتى كصينجي يعني لاعب رئيسي بت امجي قالك سباسيا تتكن ودس خوشيل تتكن وهي فيها سركاترين بو تتكن وكاد دبلوماتيكي عراقي كرد ليرة لواشنطن زور سباس كامبانيا لوجستيك يا كويتي بنافي اجيليتي دو هسي شام راغاند كو يكجي كامبانيين وي وشركاتها وي 1.65 مليار دولار وقربو دي دوزا كدا اللي ديجي تولك كورك تيليكوم عراقي وكارسا زي وي نافداري كرت سيلوان بارزاني دي وربقرا او كامبانيا كويتي دبيجاكو دادگها نفرنتويا اوديا باز زرگاني بريار بقازان جوان دايا جبرزيانا بوان كتي دي برسين غريداي غنداليدا العراقي تورك ببرن كورك تليكوم بريار رد كريا وسيلوان بارزاني وكورك جهربت بتندي تاوان اللي السر خوار رد كن وهمو بجاريان جي دنرخينن ريبري إيران دويني سيشم راقيان ككماري إسلامي لولاتاني أوروبا نار رحتني أو آماده كار لقليان بكاتن أجر أوان شيرانا سياسة كاني أمريكا بيرو نكن آية الله خامن لو تاريخ داب أبوني سري صالي نوي ونوروز وابشكشي كدبو أمريكا وبشك لولاتاني أوروباي بوا تومت بار كرتكا لبشتي خو بشان دانكاني إيران وان كبرابرياتي جنان لمانجي أيلولي صالي رابردودا هالجرساون خامنئي قوتي كروش آوا حولي گۆشە گیرکردنی ئێران داوە بەڵام بێسوود بووە ئاماژەش بۆش کرد کە ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی ئاسیادا 100% بەتەوتر کردووە و بەردەوامش دەبین. پەیوەست بە پەیوەندیەکان لەگەڵ عێراقی دراوسێ پێش چەند ڕۆژێک سکرتێری ئەنجومەنی باڵای ئاسایش نیشتمانی ئێران عەلی شەمخانی ڕێکەوتنێک لەسەر هاوکاری ئاسایشی هاوبەش لەگەڵ عێراق واژۆ کرد. نووسینگەی ڕاگەاندنی سەرۆک وەزیرانی عێراق لە ڕاگەاندنێکدا گوتی کە سەرۆک وەزیران پێشوازی لە سکرتێری ئەنجومەنی باڵای ئاسایش نیشتمانی ئیران کرد و هەڵوێستی پتەوی عێراقی دووپات کردەوە کە ڕەت دەکاتەوە عێراق ببتە پردێک بۆ هێرشکردن لەسەر وڵاتێکی دراوسێ مەبەست ئێرانە و مەبەستیش هەڵبەتە پارتە سیاسیەکانی کوردی ئێرانن کە ئێران داوا لە عێراق دەکات ڕادەست بکەن یانش لە عێراق دەربکرین یان لە چەک بکرین. ئایا هیچ هەنگاوێک لەم ئاراستەیە نانراوە خالد عەزیزی وتەبێژی حزبی دموکراتی کوردستانی ئێران ڕاستەوخۆ لەگەڵمایە کە خالد زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت ینی هیچ شتێکی فەرمی پێتان گەیشتووە دوای واژۆکردنی ئەو ڕێکەوتنە لە نێوان عێراق و ئێراندا؟ طبیعەتەن مێژووی هاتنە بەرباسی ئەو کێشەیە لەلایەن ئێرانەوە و باسکردنی لەگەڵ بەغدا و بەو جۆرە باسکردنی بەغداش لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان چەندین حەوتویە بەردەوام لە بۆ ڕێدایە بەڵام بە دوای ئیمزاکردنی ئەو شتەی کە ئەوان داهێناوە لێکحاڵی بوونێک بینی ئێرانی عێراق و مەسایلی ئەمنیەتی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕاستیدا شتێکی مشەخەص و دیاریکراو تا ئێستا بە ئێمە نەگەیشتووە بەس هەروەکی ئاماژەم پێکرد ئەو بەحسانە سەبارەت بە ئێمە و حزوری ئێمە
لە عێراق و هەرێمی کوردستان و ئەو خوێندنەوەی کە ئێران هەیەی لە بینی بەغدا و تاران تا ئێستا لە گۆڕێدا بوو و باسی بەردەوام هەیە. بەڵێ پێشبینی چی دەکەن؟ بێگومان کۆمەڵێک فاکتۆر تەسیر دادەنێتە سەر ئەو معادلەیە. فاکتۆری یەکەم ئەوەیە لە نێوەخۆی ئێراندا ئەو جم و جۆڵە کە بەردەوام لە دژی کۆماری ئیسلامی لە گۆڕێدا هەیە و لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ئەو حکوومەتەی هێناژێر سوئال بەشێکی تابعێکە لە وەزعی نێوخۆیی ئێران و هەر بەو دەلیلە ئێستا کۆماری ئیسلامی تێدەکۆشێ مەسەلەی هێرش بۆ سەر ئێران و مەسەلەی هێرشی پێشمەرگەکانی کوردستانی ئێران بۆ سەر حکوومەتی ئێران کە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە عومدە بکاتەوە و بەو جۆرە تەوەجوهەکان لە نێوەخۆی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەرەو سنوورەکان و کێشەی دەرەوە بەرێت و بەو جۆرەتر پتر بەغدا بترسێنێ و هێندێک ویست و داخوازی خۆی بەسەر حکوومەتی عێراقدا لەو پەیوەندیدا تەحمیل بکە. ئێمە بڕێک بۆ ئێمە زەحمەتە ئێستا پێشبینێکی دەقیق بکەین، بەڵام وەک سیاسەتی حزبی دیموکراتی کوردستانی ئێران پێم خۆشکە لێرە تەکید بکەمەوە ئێمە لە خاچی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ جۆرە خوای نەخواستە کار و کردەوەیەکمان نەکردووە کە بە زەرەری سەروەری خاچی عێراق بێ و لە هەمان کاتیشدا بە پێچەوانەی ئیدعای ئێران لە ماوەی ڕابردوودا ئێمە پێشمەرگەکانی خۆمان بۆ عەمەلیاتی نظامی نەناردوێتەوە ئێران. دەلیلیشمان ئەوەیە لە نێوەخۆی ئێران و کوردستانی ئێران بە خۆشیەوە خەباتێکی بربەرینی جەماوەری و مەدەنی لە گۆڕێدا هەیە بۆیە ئێمە احتیاج بەوە نابینین هێزی چەکدار بنێرینەوە. ئیدعاکەی ئێران نادروستە. بەڵام ئەگەر هاتوو ڕێکەوتنێکی بەو شێوەیە جێبەجێ کراوە بەتوندی جێبەجێ کرا بژاردەکان لە پێش ئێوە چین؟ ئێمە پێش ڕووداوەکان ناکەوین. بێگومان ئەو باسی کە بینی تاران و بەغدا لە گۆڕێدا هەیە دەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانیش باز دەکرێت. تا ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستانیا سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەو مەوزوعاتان لەگەڵ ئێمە باس کردو. ئێمە چاو لە بژاردەکانی وان دەکەین، چاو لە کولی ئەو پاکەتێک کە ئێران هێناوێتی چاوی لێ دەکەین و لە هەمان کاتدا بۆ جارێک کە دەڵێمەوە لەسەر ئەو پەڕی ئێحترام بۆ خاچی عێراق و سەروەری هەرێمی کوردستان و یاسا و ڕێساکانی هەرێمی کوردستان ئێمە تێدەکۆشین بە دوای حەلێکدا بگەڕین کە ئەو حەلە تا ئەو جێی پەیوەندی بە ئەحساسی مەسئولیەتی حزبی دیموکرات و بەرامبەر بۆ مەسئلەیە هەیە کۆمەک بکا بە مەسەلەکە. پێشبینیەوە دەکەن کە ئێران پەلامارێکی تری بنکەکانتان بداتن لە ناو عێراقدا دوای ئەگەر ئەو ڕێکەوتنە وەکو بڵێن ویستیان ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکەن؟ پێشوش ڕێکەوتنێکی ناڕاستەوە خۆ چەندین ساڵ پێش ئێستا هەبوو. ئێمە ئەو وەختە کتومانە هێزی مسلح نانێرینەوە بۆ نێوەخۆی کوردستان تا ڕادەیەکی زۆریش ئەوەمان ڕعایەت کردو، بەڵام ئێران ئەوانەی پێشێل کردووە و هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە و بارەکانی حزبی دیموکراتی کوردستانی ئێران و هەروەها کەمپی هەنابەرانی کوردی ئێرانی نزیک بە حزبی دیموکرات زۆر پابند بەوە نیە جارێک دەستەیەک پێشمەرگە چوو بێتەوە یان نەچوو بێتەوە. دقیقەن دەگەڕێتەوە سەر ئەو جم و جۆڵە بەرینی و مەدەنیە و جەماوەری کە لە کوردستانی ئێران لە دژی ئەو نظامە لە گۆڕێدا هەیە و ئەو حکوومەتەی وەزاڵە هێناوە و دەهێوێت حکوومەتی ئێران ئەو بەسەر ئێمەدا تەحمیل بکات. بۆیە احتیمالی زۆرە بە لە بەرچاوگرتنی نامەسئولیەتی کۆماری ئیسلامی و بەداخەوە سیاسەتی غەڵەتی ئەمریکا لە عێراق کەیدی ئاسمانی عێراقی بۆ ئێران تەواو چۆڵ کردووە. ئێمە پێشبینی وە دەکەین کە لە داهاتوودا احتیمالی هێرشی مجەدەد بۆ سەر بنکە و بارەگاکانی کاخال خۆمان خۆت تاکید لەسەر ئەوەت کرد کە پێشمەرگەکانی حزبی دیموکراتی کوردستان لە ناو شارەکان نەماون، بەڵام ئەگەر هاتوو ئەو ڕێکەوتنە بێگومان ئێران وەکو بڵێ سوور دەبێت لەسەر ئەوەی ڕێکەوتنێکی بەو شێوەیە جێبەجێ بکرێت. ئەو خەڵکانی مەدەنی کە لەگەڵ ئێوەن خەڵکی ئێوەی مەدەنی کە لە ناو شارەکانە ئەبێ چ چارە سەرێک بۆیان هەبێ؟ ئەو مەسئلە چەند لایانی هەیە. لایەنێک پێشمەرگەکانی حزبی دموکراتن کە بەڕاستی لە نێو شارەکان دانینە لە سنوورەکانن و لە چەند مانگی ڕابردووشدا کۆماری ئیسلامی ئەوانی نەکرد بە هەدەف، زۆرتر بنکە و بارەگاکان و کەمپەکانی کردە هەدەف. ئەوە یەک. دوو، ئوسوولەن عێراق مەسئولە بەرامبەر بە ئەمنیەتی گیانی و ماڵی و حەق و حقوقێک کە ئەو خەڵکە وەک پەنابەر زیاتر لە دەیان ساڵە لەوێدا ئەرشی خۆی بەجێ بهێنێ
يعني لرابردوشدا هەروەشی من ئاماژەم پێدا هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کەمپەکان بوو، بۆ سەر خەستەخانە بوو، بۆ سەر مەدرسە بوو، هەم بەغدا هەم حکوومەتی هەرێم ئەوە بە تەواوی دەزانن. دا بۆیە ئێمە تێدەکۆشین ئەمنیەتی کەمپەکان و ئەو خەڵکەی کە لەوێ هەنە کوردی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانەمان لەگەڵ UN باس کردەوە، لەگەڵ هێندێک لایانی دەوڵەتی نێونەتەوەیش باسمان کردەوە و ئێمە ئەوە لە ئەولەویەتدا کۆمەک بە ئەمنیەتی وان بکەین. هەڵوێستی لایەنە کوردیەکانی هەرێمی کوردستانی عێراق لە بەرامبەر ئەو بابەتە چییە؟ ئێمە ئەو مەسئلەیە زۆرتر لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان دەبینی، نەک ئەو حیزب و ئەم حیزب، چون بە هەر حاڵ ئێمە کوتمان احتراممان بۆ هەرێمی کوردستان داناوە، ئێمە هەمیشە علاقاتێکی باشمان لەگەڵ خەڵکی باشووری کوردستان بووە، لە ڕۆژە ناخۆشیەکاندا زۆر لە فریاماندا هاتوونە، زۆر مەمنون و سپاسیان دەکەین بۆ ئەوە، بەس ئەوە زۆرتر ئێمە بە قەزیەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان یا سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایدا دەبینین. من پێم وایە زۆربەی زۆری حیزبەکانی باشووری کوردستان لە ڕاستیدا وەزعیان پێ ناخۆشە، هەم ئێمە دەرچیوان دەکەین و هەم ئەوان دەرچی ئێمە دەکەین. هیوادارم بەوەی کە هەموو لایەکمان بە دەرکردنی یەکتر هەلێک ببینەوە کە ئەو هەلە زەرەری بۆ هیچ لایەکمان نەبێت یا زەرەرەکانی بۆ هەموو لایەکمان بە حەدی ئەقەلی خۆی بگەێنین. خالد عزیزی وتەبێژی حزبی دیموکراتی کوردستانی ئێران لەگەڵ کورد کۆنەکشن بوو، زۆر سوپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. بە هەزاران کوردین تووڕە دوح سێشەمبێ لە باکووری سووریا لە دەڤەرین لە ژۆر کۆنترۆڵە سەرهەڵدایاندا کۆم بوون و خۆپیشاندان کرن پشتی کوچەکدارên ئالیگرین تورکیا 4 کورد کوشتین دەماوان ئاگرên نەورۆزی vêt xistin. Vîdyoyên ku gihiştîneme yên demê rêwrismên veşartina termên wan her 4 qurbaniyên Kurd e ve li gundê yan bajarokê Cindrîsa ku di jêr kontrola serhildayan de ye û li wir hatine kuştin, li heman dem jî kesûkar û xelkê gund û bajarokên dûrber û Cindrîsê jî nerazîbûnan dikin li ser wî karê çekdarên Tirkiye. Nişte cîhan yan xelkê ku li xwepêşandanan amade bûn dibêjne Ajansa France Press ku şervanên artêşa şerqiya koma cudabûyî ji Ehrar el Şerqiya teqalûwan kesan kir li demê şahiyên Newrozî û ew 4 kes kuştin ku niha em dibînin rêwrismên veşartina wan dibe xwepêşandaneka mezin li wir. دو روژان پشتی هفدیتنا به نامزدی سرکوماریی اپوزیسیونا ترکیه را کمال کلجدار اوغلو اتفاقا کدو آزادیا آلیگرا کردان سروکاتیا هدپی جی ایرو چارشمی داخویانی که دیده که او دی هلبجارتنان دا پشتگیریا کی نامزدی هلبجارتنین سروکاتیا ترکیه بکوی پشتگیریا کلجدار اوغلو بکن یا نه پیامه دگی امریکا ایوب دمیر به مرای ایوب دم باش یعنی هطانها داخویانی وان درکتیه اگر درکتوا چی بیجا و اتفاق آزادی و کد نامزدی خود دیار نکرنه چما یعنی بته چواتای داخل اتفاق آزادی و کدی داخویانی کا پیک وادان شش روبرن و اتفاقی هاتم باهف و گوتن کو yani emi devi evda hilbijartine da jibo endamtiya serok komariye endamê xwe diyar nekin. Sedema viya rastî mesela demek berê jî yani berê erdhejê jî HDP daxuyaniyek dabû ku ew ê ji bo endamtiyê îtifaqê da yani endamê xwe wê diyar bikin piştî erdhejê
پاشت آویتن و پشتی کو کمال کلشتاروغلو گوت از براندام سرکوماری me و یکشی لگل HDP هفدیتن چکر ایرو او اتفاقا آزادی و کده راگهاند کو او اندام دیار نکن واتاوی بیجم تی چواتهی یکسر yani HDP anji ittifaka azadi û kedê di vê hilbijartinê da bi vê gotina xwe dixwaze ku piştgiriyê bide Kemal Kılıçdaroğlu. Bi rastî di vê derê da dîsa yani em bêjin kerenke. Belê Eyûb min dixwaz bêjim jî di hilbijartinên borî jî li hilbijartinên ku nimûne herî diyara berçav ya eşaredarin ya Estenbolê bû dema Kurda di jatiya namzedê Erdogan kirî tedî derneket. Dîsan jî tê gotin ku her demekî ku Kurd piştgiriya layanekî bike ew ê serketî hilbijartinan be. Ev têgihiştin niha heye li Tirkiye? Rastî li vê derê da dexîl îttifaka komarî an îttifaka millet civana kîjan wê serkeftî be dikarin bêjim ku hê di nav medyariyeka mezin da ye. Ji bo çi rewşa aboriya Tirkiye an jî pêşketinê ku li Tirkiye derdikevin pêş rastî îttifaka komarî lawaz nîşan dide. Lê destelatî dibin destê îttifaka komarî da cî digire. Aliyê din da jî Kemal Kılıçdaroğlu wata ku namzetiya xwe diyar kir bivê nevê yani girseyeka mezin ana ket nav hêviyeka din. Yani got dibêjin ku mesela alternatîfek êdî derkete pêş. Lê rastî eva dikarin bêjim ku piştî mehekê baştirîn xwe wê diyar bike ji bo ku ankete ku bên çêkirin an jî lêkolînên ku li ser vana bê çêkirin wê viya baştir diyar bike. Aliyê din da tiştekî din jî heye ez dixwazim behsa wî jî bikim. HDP serî li makezagona kanûna destûra bingehîn da bû ku mesela 11 Nîsanê da parastina HDP ya devkî wê biba. Lê HDP daxwaz kiribû ku ev piştî hilbijartinê were çêkirin. Îro mehkemê ragihand ku got ew daxwazê wan red kir. Yani yê HDP yani 11 Nîsanê da HDP wê parastina xwe devkî bike. Lê batawiya çi ye? Hema bêjim HDP بله أيوب من دخواز بحثي بابتك دي كما وقت ما قال كي كما من دخواز بحثي إنكم كون هناك دنجوباس هبون لروجن آماده كارين جشن النوروزي قال خلق هاتنا قرتن التجزان ياري هنا بترلي كودري هاتنا قرتن جبرتي هاتنا قرتن داخل راستی نوروز لکی داری لکی جان کادگاوا به پیروز کردن آستنگی دردی کردن بره نوروز بره داجی وستابو دوی نوروز دا وستابو مثلا پرسکریک دوارین جلوبرگان دا درخستن کسیم کو جلوبرگی کردی لخواه دکر پیشی آواندا آستنگی درکت آنجی دویجیون کو سلوگان کو هاتون آبیتن جالیه هن کسا وادیسا او yani او کساتن گرتن لراستی هم هر سال پرسکریکانا دردی کردن جبو هالبجاتنا عن فاقرن يعني افشاندي وبتايبات جي بشتي تدي دوما بسر عرض هجر درباز بنا وهيش تا تركيا دنا علي دردكي قال كي ما ظن دا بتايبات جي وان دافرين كو راسي عرض هجي بنا جبو هالبجاتنا الوان جها تشتيكرن داخل راستی آن او کسی که دوی داری دا چوبون پارلمانترین که دوی داری کار کرده بود ملگل وان جیل لسر ویا قصه کرد مثلا او 10 باجارین که تقریبا دوی داری نزدیکی 14 میلیون کسیه و چوا دنگ بدن و چی ببیجن او بیجن یعنی راستی او کسی که دبن و اردهجی دا آنجی کابلان دا آنجی یکو نزدیکی آن مانه گلک برته که وان لهمبری دستلاتیه هیه لدوی واری دا دوی داری و هلبجارتن چوا ببیجن بو چه واری تکنیکی داجی آنا گلک کشه هنه yani دوی واری داجی امتکارم بیجن کو زلالیه که در نکتیه پیش ایوب دمیر به امن دنگ امریکا لانکر بمرابو قال که سپاس سرکو مالی ترکیه رجب طیب اردوغان دوحسی شمی سوز دا کو و بردانا آوی لسرچمی دجلای جبو محکی زیدتر بکا جبو عراقی هلبت کو راستی زحابونی دبا بغدا انکری توان باردکه بگرتنا آوی لسر بنداوی لبنداوین لسر چمی دجلای و فراتی ده ناف ترکیه ده
سرنجا جیهانی کتیا سروی پرسا جیهانیا مازن یا کم آوی کو تواهیا هریمی جی دبن زهابونه که دجیتن بسالانه دجبر بارانین کم و کم آوی جی گفه دکا سر او لحیا خوارنی جبو ملیونان خلکی وان هریمان اردوغان جه سروک وزیر عراق محمد شیع سودانی را گوتیا کو او دی حیا جه پیتویا لزگین جی یان وی دی های جه پیتویا لزگینا آوی جه بو عراقی هبا ده چارچوفایا روژا جیهانیا آوی دا لبیستو دوی و مهی آداری نتوين يكبوي جسالة 2007 ورا كو كونفرانسا خويا يكم لدار دخاك وجبو برزكريكن آفي ترخان كريا تيب ريفا برن اف رابورت مع اگهداري وي كونفرانسي ديكا ودا خوازين راكرنا بندافين زيدتر لسر روباران کاتێک نوێنەرانی وڵاتان لە سەرانسەری جیهاندا لە نەتەوەیەکگرتوەکان کۆ دەبنەوە بۆ باسکردنی ئاو بروک تامسن لە نێویاندا دەبێت بۆ باسکردنی چیرۆکی هەوڵەکانی هۆزەکەی بۆ ڕزگارکردنی ڕووبارەکەیان. ڕووباری کلاماس کە لە ویلایەتی ئۆریگنەوە دەڕژێتە کەنارەکانی کالیفۆرنیا هەزاران ساڵە ژیانی مرۆڤی پاراستووە. گەلی یۆرۆک و هۆزەکانی دیکە کە بە درێژایی کەناراوەکانی ئەو ڕووبارە دەژین بۆ هەزاران ساڵە پشتیان بە کلاماس بەستووە بۆ دابینکردنی یەکێک لە سەر چاوە گرنگەکانی خۆراکی سروشتی کە ماسی سەلەمونە. کاتێک منداڵ بووم تەواوی هاوین سەرقاڵی ماسیگرتن بووین. من بە درێژایی هاوین هەر لێرە دەبووم. چادرمان هەڵدەدا و لێرە دەماینەوە. لە ساڵی 2002دا کە تامسن تەمەنی تەنها 7 ساڵ بوو شاید حاڵی خراپترین کارەساتی مەرگی ماسیەکان بوو کە تا ئەو ڕۆکە لە ڕۆژاوای ئەمریکادا ڕوویدا بێت. یەکێک لە نیشانە هەرە کارەساتبارەکانی دەیان ساڵی تێکچوونی تەندروستی ماسی و تێکچوونی ڕووبارەکان بوو. بەشێک بەهۆی زنجیرەیەک بەنداوە بوو کە لەسەر ڕووباری کلاماس و دروستکرابوون. ئەو ڕووداوە بۆ هۆی ڕژانی بزوتنەوەیەکی داکۆکی کاری هۆزەکانی کلاماس و ژینگە پارێزان داوای لابرنی بەنداوەکەیان کرد. بە تایبەتی چوومە بواری ئەندازیاریەوە بەهۆی ئەو کارەساتەی لێرە لەسەر ڕووباری کلاماس بینیم. ئەمەش بەڕاستی ئەو خولیایی پێبەخشیم بۆ ئەوەی بزانم گرفتەکە چییە. دووشت هەبوون هەڵەیەک هەیە لە ڕووی ژینگەییەوە ئەو هەڵەیە چییە لە ڕووی سیاسیەوە وا بۆتە ڕوودانی ئەمە. نەبوونی بەرگەگرتنی پلەیگەرمی یەکێکە لەو شتانەی کە بووەتە هۆی کوشتنی بەشێک لە ماسیەکان. لە سەرەتادا تامسن بڕوانامەی ماستەری لە زانکۆی ستانفۆرد بەدەستهێنا و لە ئێستادا دکتۆراشی بەدەستهێناوە. ئێستاش خوێنکارە لە زانکۆی کالیفۆرنیا لە سانتا کروز ئەندازیاری ژینگە و زانستە سیاسیەکان دەخوێنێت. لە کاتی گوتارەکەیدا لە کۆنفرانسی گۆڕانی کەشوهەوای ساڵی ڕابردوو لە میسر چەند هەواڵێکی زۆر خۆشی لە وڵاتەوە پێگەیشت. دوجار بەنداوەکانی کلاماس دوای 20 ساڵ لابران. یەکێک لە ئامانجە گەورەکانم لەگەڵ ئەم کۆنفرانسەدا ئەوەیە هەوڵ بدەم بزانم چۆن دەتوانین پشگیری لە کۆمەڵگە ڕەسەنەکان بکەین لە سەرانسەری جیهان بۆ ئەوەی ناچار نەبن مامەڵە لەگەڵ هەمان ئەو پرسانەدا بکەن کە ئێمە هەمانە. تەنانەت ئەگەر کارێک بکەم کە ڕەنگە لەم ساتەدا مەحاڵ بێت. ئەگەر تەنانەت دەرفەتێکە بێت بۆ ئەم چارەسەرانە سەبارەت بە گۆڕانی کەشوهەوا و سەروەری خێڵەکان و سەروەری کۆمەڵگە ڕەسەنەکان و مافی ئاوداری ئەوە من بەردەوام دەبم لە کارکردن بۆ ئەوە. پێم خۆشە زیاتر لەو بارەیەوە ببینم کە لە پشت دانوستانەکانی دەرگا داخراوەکانەوە بڕیاری لەسەر دەدەن. تامسن ترسی ئەوەی هەیە کە وڵاتانی تازە پێگەیشت و بەنداوی کارەبایی ئاو دروستکەن بۆ دەستڕاگەیشتن بە وزەی نوێبەوە بەبێ ئەوەی بە شێوەیەکی گونجاو کاریگەریەکانی لەسەر ژینگە و لەسەر خەڵکی ڕەسەن لەبەرچاو بگرن. فیدیویاکو رویترس بدست خستیا شوا سیشم وی نشان داده آواهیه که لاهور پاکستانی در ارتهج دا تی هجاندن کو به هزا 6.5 بول باکوری افغانستانی دا بو سی کس دا مرن. لاهوری پشتی ارتهجی گرسیگ جه لدر وی آواهیان کومبو لگوری ناوندا ارتهجیان اوروپی ارتهج لپاکستان، هندستان، ازبکستان، تاجیکستان، قرغیزستان، افغانستان و ترکمانستان جی یان کو لحرمک 1000 کیلومتری بفره هات بهستن و نزیکی 285 میلیون کس لوان دەڤەراندژین هەست بێ وێ ئارتهژیانی کرن. کاریگەریە سۆشیال میدیایان میدیایە جواکی لەسەر زارۆکان بە تایبەتیژی لەسەر زارۆکن دبستانان چەندێ مەزنە ئەمێ وێ راپۆرتی تەماشە بکەن.
لە دەمێکی پێشوەختی ئەم ساڵدا خوێندنگە گشتیەکان لە سیادڵ دۆزی یاساییان پێشکەش کرد و گوتیان کۆمپانیەکانی سۆشیال میدیا زیان بە تەندروستی مێشک و دەرونی خوێندکاران دەگەیەنن. ئەمە داوایەکە بۆ ئەو کۆمپانیانە هەتا هەنگاوی باشتر بنێن سەبارەت بە ڕەفتاری نابەجێیان ئەوەی پەیوەستە بەکردنە ئامانجی منداڵان. بەڕێوەبەرەتی خوێندنی ناوچەی باکس لە پەنسیلڤینیا ئەویش بەم دوایەنە ناوی خۆی هاوپێچی لیستی دۆزی یاسایی کردش بە کۆمپانیەکانی فەیسبوک و ئینستاگرام و تیکتۆک و سناپچات و هەروەها یوتیوب دەڵێن گوایە بەکارهێنانی سۆشیال میدیا پەیوەندی بە تێکچوونی دۆخی هزر و سۆز و ڕەفتاری منداڵانەوە هەیە، لەوانە هەڕەشە و ترساندن و تێکچوونی نەریتی خواردن و دڵەڕاوکێ و هەروەها ئاکامەکانی دیکەی پەیوەستن بە خۆکوشتنەوە. لام سیر نابێت کە هەتا کۆتایی ئەمساڵ ناوچەکانی بەڕێوەبەرایەتی خوێندن و فێرکاری لە سەرانسەری وڵات دۆزی یاسایی هاوشێوە پێشکەش بکەن. ڕەنگە لەو بارەیەشەوە یاسا بەدی بکەن کە لەلایەن وەزارەتی پەروەردە و فێرکاری و هەروەها دادەوە پێشکەش بکرێت. بەڕێوەبەرایەتێکی خوێندن لە سیلیکۆن ڤالی سەرزەنشتی سێ کۆمپانیای سۆشیال میدیا دەکات بەهۆی وەک دەڵێت بەکارهێنانی تەکنۆلۆژیای پێشکەوت و بۆ کردنە ئامانجی منداڵان، ئەوەش بە بڵاوکردنەوەی بابەتی زیان بەخش. کۆمپانیای گوگل ئەوەی خاوەنی یوتیوبە وەڵامی دایەوە و گوتی ئێمە ئەو توانایانەمان بۆ باوان دابین کردووە کە لە ڕێیانەوە زەنگی ئاگادارکردنەوە لێ بدرێت و کاتی تەماشاکردنی سۆشیال میدیا سنووردار بکەن و بربەستی هەندێک لە بابەتەکان بکەن. سناپ ئەوەی خاوەنی سناپچاتە دەڵێت بە دوواداچوون دەکات بۆ ئەو بابەتانی لەلایەن بەکارهێنەرانەوە بەرهەم دەهێنرێن بەر لەوەی بگاتە ژمارەیەکی گەورە لە بینەران. گوتیشی لە نزیکەوە کار لەگەڵ ڕێکخراوە ناودارەکانی تەندروستی دەرونی دەکات. ئەوانەی ڕەخنە لە دۆزە یاسایەکە دەگرن دەڵێن ئەو ئەرکە دەکەوێتە ئەستۆی باوان بۆ ئەوەی زیاتر بە ئاگابن و چاودێری منداڵەکانیان بکەن. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. کۆمەکیان دەستەیەک ژێ پسپۆرن ئارکۆلۆژیین فەرەنسی لە مووسڵێ ناژ بۆ ئالیکاریا دەسەڵاتدارên خۆرجیهین عێراقی لەوی باژێری بکن ji بۆ چارەسەریا چاکردنەوە bi dehan paşmayên kevnarên ku vedgerna berî hezaran salan. Ew parça ew paşmayê ji aliyê Komela Dewleta İslamî Daeş ve hatine wêrankirin dema wan bajar kontrol dikir di sala 2014 de. Peyamberî dengê Amerîka Kawa Umer ئەم راپۆرت شاندیە. لێکدانا پارچên پەیکەرên ku temenê wan hezaran sal e ku hinek ji evan peykera bûyne sedam hezar parçe karekê gelek zehmet e lê mêjoya Iraqê di van peykera da dihête dîtin ku beriya hezaran sala xelkî çawa jiyan dikir û çi împaratoriyek li vî welatî hebû. Serdemê Daeş mozexana Mosilê hateş navbirin û beşekê parçên giranbeha hatine dizîn û beşekê din parçe parçe bûn. Niha kar têtekirin ewan peykera wekû berê vegerînin. دەستێن داعش di navbera şevek û rojekê da ev parçe şînwar û şaristaniya welatî ji nav birin û ew mêjuya gelek zanist û mecrifet bi xwe vegirtîn û ke em yê careka dî ew ê mêjuyê vedgerînin. Rêka nîjenkirin û lêkdana evan parça. Şandekê şarazayên şînwaran li welatê Ferensa hatîne Mosilê û kar dikin da ku evan parça lêk den û lêb rêkên zanistî herçende ewan gelek berbest hene lê kar yê berdewam e. Em hatîne ji bal mozexana Lover ji bo karê lêkdan û nîjenkirina parçên şînawarî lê mozexana Mosil. Em rêka kesanên şaraza xwe karî encam didin û her wesa bi rêka tîmeka Iraqî em hevra kar dikin. Rêja encamdana vî karî nahête diyarkirin ji ber ku her peykerek çendîn qonaxa da borîtin mîna komkirina parça û lêkdana wan û heta digehîte qonaxên dawiyê. Em nikarîn bêjin kengî dê karê me dawî hêt yan rêja çend ji sedê encam daye ji ber ku
چندین قۆناغ هەنە. بریا هاتنا چەکدارên داعش بۆ سەرباژارê Mosulê mûzexana niştîmaniya Mosulê çendîn beşên giring bi xwe vedgirtin. Mîna beşê serdemê Aşûrî û Babiliyan û şaristaniya Mîzobotanya û beşê serdemê Dewleta İslamî lê bi êkcarî hatine şinavbirin û nûke nahête xuyakirin ku kengî dê kar bi dawî hêtin û mûzexana Mosulê ya niştîmanî wekû caran vegerît. Kawa Merdengê Emerîka, Mosul. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. سرابێژە ناودارە کورد جانی نەها ji bo beşdarî pîrozbahên Newrozî seredana New Yorkî û wilata New Jersey dike canê yan tê naskirin bi navê Hozan Can ji berxebatên xwe yên siyasî û piştevaniya mafên jinan çend salan li Tirkiyeyê hat zîndankirin. Peyamberê dengê Emerîka li New Yorkê Sinan Tûjdemîr bi canê re hevpeyvînek saz daya û ji me reşandiye. Evin 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 aman Hunermenda bi nav û deng Hozan Canî him di çarçoveya pîrozbahiya Newrozê û him jî jaliyê netewên yekbûyî ve ji bo civînekê derbarê mafê jinan a navneteweyî hate Amerîkayê. Hozan Canî ji bo dengê Amerîkayê him kilam got û him jî behsa ziyareta xwe Amerîkayê kir. Bi taybetî Newroz serî da ji bo Newrozê hatin. Newroza îsal ji bo me pir giring e, ji bo gelê Kurd pir giring e, ji bo jina Kurd pir giring e. Me xas em dengê xwe bigînin çar aliyê dunyayê, me xas em Newrozê jî li vê derê jî bi coşekî mezin tevlîbûna gelê me Amerîka û nêvanê wanê Emerîkî ve em tevlî bibin, coşa xwe pîroz bikin. Wezê ji delalê dilê xwe ra şercêkim ya sora serberanê gavadê îsal di Newroza 2023 da li vê derê li Amerîkayê muzîka xwe pêşkêş bikî. Her wiha em bêjin peyama te ya îsal ji bo Newroza îsal çi ye? Ji bo Newrozê dixwazim pêşeroja me hilbijartin heye. Pêşeroja me ji bo mafê jinê em di vê Newrozê da wekî bikin sembolekî em bi ser bikevin, em Kurdistanê bi ser bixînin, em maf û ziman û çand û kultur û Kurdî tevê Newrozê salê werin bi azadî em pîroz bikin, divê em hilbijartin bi taybetî bi ser bixînin. Hozan Canî îsal di netewên yekbûyî da wek jineka Kurd hate gazîkirin û li wir him kilam got û him jî qala rewşa jinên Kurd û têkoşîna wan kir. Netewa yekbûyî ji bo hevalê ku jinê ku di zindana da binê tecrîtê da ez jî 3-4 sal di zindanê da mabûm ji semînetê zindanê û mafê jina Kurd çar perçê Kurdistanê di çi rewşî da ye em di yeka netewî da em nîqaş bikin. Ez dawet kirim û gelek jinê dunyayê jî bi vî semînetê dawet kiribûn. Doyê derê da me nîqaş li ser vî rengî kir ji bo mafê jinê. Hozan Canî di hevpeyvînê da balkişan li ser zimanê Kurdî jî û got ku divê Kurd kar bikin ku bila zimanê Kurdî li Tirkiye bibe zimanê fermî. Kultur zimanê te nasnama te ye. Eger ku tu bixwazî nasnama xwe pêş bixî, divê tu çand û kultura Kurdî zimanê Kurdî pêş bixî. Evaya jî li vê derê bang dikim li dayîkê Kurd her malî da, her dibistanê da zimanê zarokê xwe bi Kurdî bixwînin, bi Kurdî binivîsînin, bi Kurdî biaxipin, bi Kurdî ji hev hez bikin. Hez kirin bi Kurdî xweş e. Çimkî nasnama gelê Kurd e.
هجه گوتنه کو نوروزا ایسال وک سالن بری بالیکاریا کردین ژ نیویورک و نیوجرسی با اوکی هلبش د 25 آذر دا ویل نیوجرسی وره پیروز کردن. سینان پونچتمیر دنگ امریکا نیوجرسی. و به هر حال در گلاس لیره واشنطن پایتخت امریکا ود بن و کلیل کان ددن فستیوالا بناوی چری بلاسم جی دست به دکا کارمندین پارکین نفنتوی رادگیان اجتماعی لامریکا رادگیین کو گلودانا داران و فستیوال ل 22 دست بکری حتی 25 و مهی بری سال 11 سالان شرداری ژاپنی او در گلاس کردیاریش بو امریکا حتی برنامه صباح کرد کنکشن هر شاد و بختور بود خدا حافظ.